جارێکی تر لێرەی تورکی بەرامبەر دۆلاری ئەمریکی ڕیکۆردێکی نوێی لە دابەزینی باکەی تۆمار کردو بۆ کەمترین ئاست لە مێژوویدا دابەزی. بەیانی ڕۆژی دووشەمە 25 تشرینی یەکەمی 2021 نرخی هەر دۆلارێکی ئەمریکی لە 10 لیرەی تورکی نزیک بوویەوە، ئەوەش نزمترین ئاستی دراوی ئەو وڵاتەیە لە مێژوویدا. دابەزینی ئەمجارەی بای دراوی تورکی پەیوەندی بە لێدوانێکی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری ئەو وڵاتەوە هەیە کە داوای دەرکردنی ژمارەیەک باڵۆزی وڵاتانی لە تورکیا کردووە. پێشتر ئەردۆغان داوای وەرگرتنەوەی متمانی لە باڵۆزی ژمارەیەک وڵاتی ئەوروپی و ئەمریکا و کەنەدا کردبوو کە بڕیار لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا ئەو پرسەیەک لا بکرێتەوە و بڕیار لە سەرمانەوەی یاخود دەرکردنیان بدرێت. باپی ئامارەکان لە سەرەتای ئەم ساڵەوە بەهای دراوی تورکی لە بەرامبەر دۆلار لە 124 نرخەکەی لەدەستداوە. لەگەڵەوەشدا هەفتەی ڕابردوو لە بڕیارێکی چاوەڕوان نەکراودا بانکی ناوەندی تورکیا جارێکی تر ڕێژەی سوودی بانکی کەم کردەوە کە بە بڕوای شارەزایان یابووری ئەو وڵاتە بڕیارەکە بە کەمەرشکێن بۆ کەرتی یابووری وەسف کراوە. ئەو بڕیاری بانکی ناوەندی تورکیا لە کاتێکدا بوو مانگی ڕابردووش ڕێژەی سوودی بانکی بە هەمان شێوە دابەزاند. ئەوەش بووە هۆی بەرزبوونەوەی ئاستی هەڵاوسانی یابووری کە گەیشتوتە 90.58. سیاسەتەکانی ئەردۆغان بەرامبەر بانکی ناوەندی وڵاتەکەی کاریگەری گەورەی نەرێنی لەسەر ئابووری تورکیا دروست کردووە. لە ماوەی 2 ساڵ و نیوی ڕابردوودا 3 سەرۆکی بانکی ناوەندی لە پۆستەکانیان دوور خستووەتەوە. ئەوەش بووە هۆی ناسەقامگیری ئابووری و چوونە دەرەوەی بەشێکی زۆری کۆمپانیا بیانیەکان لەو وڵاتە. هەفتەی ڕابردوو ئەردۆغان داوای لە وەزارەتی دەرەوەی وڵاتەکەی کرد دا باڵۆزی بیانی لە تورکیا دەربکات و دەستەواژەی ڕەگەزی ناپەسەندی بۆ بەکارهێنان. ئەو دەستەواژەیە بەرامبەر ئەو دیبلۆماتکارانە بەکاردێت کە متمانەی مانەوە لەو وڵاتەدا لەدەست دەدەن. لێدوانەکانی ئەردۆغان دوای ئەوە هات وەزارەتی دەرەوەی تورکیا باڵۆزانی کەنەدا و دانیمارک و فەڕەنسا و ئەڵمانیا و هۆڵەندا و نەرویج و سوید و فنلەندا و نیوزلەندا و ئەمریکا بابۆنەی دەرکردنی بەیاننامەیەکەوە بانگێش کرد. بەیاننامەکە لەلایەن وەزارەتی دەرەوەی تورکیا بەنابەر پرسیارانە وەسف کراوە. بەیاننامەی هاوبەشیە وڵاتانە دەربارەی داواکاری بۆ ئازادی عوسمان کاڤالا بوو کە چالاکوانێکی مەدەنی و بازرگان و خێرخوازێکی دیاری تورکیایە و لە ساڵی 2007ەوە بە تۆمەتی بەشداری لە هەوڵی کودەتا زیندانی کراوە. دۆخیابووری تورکیا بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوات. لەگەڵەوەشدا لە ئێستادا دەوڵەت ئامادەکاری دەکات بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی بۆ سەرخاکی ڕۆژاوای کوردستان و پێشبینیش دەکرێت بە هۆی هەڵسانەوەی گەڕێکی دیکەی هێرش و لەشکرکێشی لە دەرەوەی خاکی تورکیا هێندەی تر ئابووری ئەو وڵاتە ڕوبەڕووی داڕوخان ببێتەوە.